براوەی کەوا بەرمیل دەستی لە بەرمیل لە نەوتی خۆڕایی دەستکەوتووە. ئۆکرانیا، لیتوانیا یان کەرواتیا، با بە کەرواتیا خۆی لە برسا مردبوو، کەرواتیا چەگە فرۆشە بە کوردستان و نەوتی خۆڕایی دەسەکەوێ. هەر لە شەڕی داعش مویمە ئافرین کورد. کەسیش وەکو کوردی دەست نەکەوتوە بەخوا قەسە، خاستن کوردی کرمانجی ئەوانەی سووریا و هی تورکیا باکوور یعنی بوون بە جنود بلا حدود بە خۆڕایی. کابرا مقابلەی لەگەڵەکەن بۆ کابرا مقابلەی لەگەڵەکەن لە دووس خوڕماتوو ئەڵەوەڵا ڕاتوەکەمان عەبادیەیدا بابە تۆ کرمانجی ژووروی پەکەکەی ساڵە های ساڵە تۆ شۆڕژ گێڕانە بەو شاخ و چێوانەوەی تۆ ئێستا عەبادی پارە نادە بە موقتەدا سەدر بۆچی دا بە تۆ؟ کوردیان وا لێ کردووە ئەم ئەلمانیانە ئەم 4-5 تاغوتە کوردیە پارتی یەکێتی پەکەکە ئەمەی تریش کوردیان گەیاندۆتە دەرەجەی ئیفلاس. کورد هەست بە ئینتیما ناکە، یعنی پێی بڵێن لەکوێ نەڕوە لەکوێ کەرتەنانێکی بۆ فرەدە نەڕوە چۆن ئەم قیمە ئەپارێزنی. ئێمە 1000 ساڵ باپیرانی ئێمە لەسەر ئەم قیمە خەڵکیان پەروەردە کردۆ سەری و ئیفلاسەکە ئێستا